دواترین هەوڵدانەکان بەلایکەم بۆ هێنانی ڕاگررتنی کاتی بۆ شەڕ لە سووریا لە ڕۆژی دووشەمەدا هەروە بەردەوام بووە بە هەوڵدانی وڵاتی یەکگرتووەکان و رووسیا بۆ باوەڕ پێهێنان بە هەردوو بەرەی دژبە لە پەسەندکردنی پێشنیاری ئەگربەسێک. وەزیری دەروێی وڵاتی یەکگرتووەکان جان کێری لە ڕۆژی یەکشەممە وتی پاش وتیوێژکردنی لە ڕێگای تەلیفۆنەوە لەگەڵ وەزیری دەروێی رووسیا سەرگەی لاڤرۆڤ بە ڕێکەوتنامەیەکی کاتی گەیشتوون. ڕاستیەکەی ئەوەیە لە ڕاستیدا ئێمە هەنگاوی باشمان ناوە، تەنانەت من کە ئێستا لێرە ڕاوەستاوم یارمەتی بڕێوەیە، چونێتی ڕاگررتنی دژەبەریەکان ئێستاکە بە کۆتایی گەیشتووە. لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ بۆ ئاگربەستێ نزیکترین تا هەر کاتێکی دیکە و من هەموو شتێک لەو بارەیەوە بە مسۆگەری وەرناگرم. ڕاگررتنی دژەبەریەکان لە ماوەی کاتژمێرەکانی داهاتوودا شیانی هەیە. سەرۆکی سووری بەشار ئەسەد دەڵێت حکوومەتەکەی ئامادەیە بۆ ئاگربەس، بەڵام نەک ئەگەر بێت و تۆریستان بۆ بەهێزکردنی شوێنەکانی خۆیان بەکاری بهێنن. ئەو هەر لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکە و لە ساڵی 2011 هەر شارکەرێکی ئۆپۆزیسیۆن بە تۆرۆریست ناو بردووە. بگرە لە کاتێکدا جارێکی تر وتوژەکان تێشکی خستوتە سەر ڕاگررتنی شار، توندوتیژەکان لە ڕۆژی یەکشەممە هەروە بەردەوام بووە بە هێرشی گەورەی بۆمب لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە لە دەمەشق و هامس. لە هێرشەکانی دەمەشق 83 کەس کوژراون لە کاتێکدا 59 کەسیش لە هۆمس. کێریوتی رووسیا هاوپەیمانی ئەسەد لەگەڵ حکوومەتی سووریا و ئیران قسە دەکات و وڵاتە یەکگرتووەکان لەگەڵ گروپەکانی ئۆپۆزیسیۆن ڕاوێژ دەکات بۆ ئەوەی ئاگربەسەکە پیادە بکرێت. رووسیا هێرشە ئاسمانەکانی ئەنجامدا بۆ پشتیوانیکردن لە حکوومەتی دمەشق و وڵاتە یەکگرتووەکان و ئەوانەی تر دەڵێن هێرشەکان ئاراستەی هێزەکانی سەرهەڵداوانی سووری کراون لە جیاتی تۆرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. هێرشە ئاسمانیەکان هەروەها زیانێکی زۆری بۆ سەر هاوڵاتیانی سڤیل هیناوە کە بۆتە هۆی ئەوەی زۆریان ماڵەکانیان وەکو پەنابەر بەجێ بهێڵن و ڕووبکەنە تورکیا. جانی دیلان، بەشی کوردی دەنگی ئەمریکا.